سڵاوێکی گەرمتان لێوێ ئەمڕۆ لە شوێنێکی گەشتیاری خۆشی ئەم کوردستانین لە قەشقۆڵی لە دوکان باس و خواسی ئەمڕۆمان لە بەرنامەی گەشتوان ئەوەیە کە لەگەڵ گروپێکی میلی هاتوین باس و خواسی ئەمڕۆمان ژینگەی هونەری میلیە لە ناو ژینگەی تەواوی موزیک و گۆرانی کوردی و لە ناو ژینگەی کۆمەڵگایە لەگەڵمان بن گەشتێکی خۆشەکەین کۆمەڵێک هونەرمەندی بەتوانە لە بواری هونەری میلیە لەگەڵمان بن تا دوا ساعتەکانی بەرنامەکەمان. هاوینە هەواری دوکان کەوتۆتە شارۆچکەی دوکان و سەربا پارێزگای سلێمانیە. دوکان لە باکوور لەگەڵ بەنداوی دوکان، لە باشوور لەگەڵ گوندی تەلان، لە ڕۆژهەڵات لەگەڵ گوندی جۆبڵاخ و لە ڕۆژاواش لەگەڵ گوندی کلکە سماق هاوسنوورە. دوکان گوندێکی بچووک بووە لە ناحی سوورداش لە سەرزەی بچووک. ساڵی 1956 بڕیاری دروستکردنی بەنداوی دوکان درراوە. شوێنێکی گونجاوە بۆ گەشتیاری و بەدەیان پرۆژەی گەشتیاری لەسەر ڕووباری دوکان دروست کراوە. گەشتیاران لە هەموو کوردستان و شارە جیاجیەکانی عێراق سەردانی ئەم هەوارگەیە دەکەن. ئەوە تۆ لە شار جەنجاڵی شار ئەتەبێتە دەرێ هەناسەیەکی خۆش هەڵمژی لە کەشێکی وا جوانە ئەتەوێت دڵ و دەرونیت ئیسراحەتکە پشوویەک با لەو جەنجاڵی شار و ڕۆژانی ئیش بامی تێری مشکی هیلاکترە بێت. بۆ نمونە ئەو دەنگی کە ئێمە جۆمالەیە ئەمە ئەوی ڕاستی بێت ئەمە ئەم دەنگە لاوانێ نازانم چەندێک لە کامێراکە دەرئەچێت بەڵام بۆ لای ئێمە زۆرە ئەمە سەیرانگاکەی ئەو دیویشە ئەم سەیرانگایش نییە ئەنجاوەرە ئێشتا قەرەباڵغ نەبوو کەپرەکانیان کەپرەکانی تریانەمەی دیجەیەکی فێە ئاخسۆتیاتێ هەڵە پەڕن لەسەریا گۆرانی جۆرا جۆر لێ ئێن ئەمە چەند کاریگەری دەرونی ناخۆش بەجێ ئێڵێ لەسەر ئەو کاتی کە تۆ هاتی بۆ گەشتێکی خۆش بکەی لەگەڵ خێزانە. دەست خۆشت لێکەم وەڵاهی خۆی هەر کەسێک لە ماڵەوە لەو جەنجاڵەی ناو شارویەتە دەروانە ئەوێ ینی ئیسراحەتە بە مێشکی بات و جەوێکی خۆش بەخۆی دروستکە بەڵام بەداخەوەکەیتە دەروانێ ئەبینی هیچ کەسێک ئەو ڕۆشنبیریەی نییە ینی بیر لەوە بەرامبەرەکەی کاتوانێ خۆی چی بێت ئەوە ئەکات و یعنی حساب بۆ بەرامبەرەکەی ناکە بەداخەوە خۆزگە هەر تاچێک بیری لەوە بکردایەتەوە کە یەتە دەروانێ بۆ جەوگۆڕینێک و بۆ ئیسراحەتکردنی مێشک و ئەستەی یەتە دەرەوە بۆ ئەوە نایە پەوزایەک بنێتوانێ و نەرزانم خۆشەکەی لە چیایە کە من ئەوە بکەم و تۆ ئیزعاجکەم ئەو بەڕاستی ئیزعاجیە. ئەمن پار و پێرار بۆ هەروە لە سەیران دوای کەرەنتینەکە یەکەم سەیرانی دوای کەرەنتینەکە هاتین بە عیلێکم وتم خوا کزیکەن لە ڕقێمە زیاتریان کرد و ئەسڵ ناخۆشتیشیان کرد نازانم بۆ. گرنگە من بزانم کە خەڵکە حەزی لە گۆرانیە یام کە من حەزم لە گۆرانیە کە دیجێک بێنم بە خەڵک بڵێ من حەزمە گۆرانیە بەڕاستی ئەو خۆی حەز نییە من ئەڵێم خۆ دەرخستن و بەس ئەوەیە ینی فەوزایەک بنێتەوە ئیزعاجت کاژینە ئەوە نازانم حەز نییە حەز بەو جۆرە بێت نازانەوە سەقەتیە ینی بەڕاستی کاتیشی نییە لە هەشتی بەیانیەوە ئەم دەنگانە سەرجارێکێکە نەبوو بەهانیکە بێن چوار پێنج دەنگی جیاوازی زۆر خەڵ بە خەڵبی گۆرانی ناخۆشی فەوزا تێکەڵ بەیەکتری ئەبن نەیکوژێنەوە تا ئێوارە و تا شەو دایەت ئەمە هەر ئیشەکە ئەمە چینی گۆرانیە بە دەنگی بەرزەر ئیشەکە کەی بتوانی ئیسراحەت بکەین لە سەیرانگایەکی ئاوا جوانە. وڵی ئەوە ئەبێت بڵم چی ئەو کەسە ئەبێ خۆی لەلایەن خۆی و هەز بە و بۆ بکاکە تۆ بڕاکەی ڕۆیتوانێت لە جاتی ئەوەی کە تۆ توتە دەرەوە مەسەلەن جەوێکت گۆڕیەوە بەڵام سێ دەکەی ئەوەندە مێشکت هیلاکە
تەمەناکەی لە ماڵەکەی خۆتا دانیشی یعنی ئەوە خۆش من ئەڵێم هەر کەسێ لە لای خۆیوانێ ئەو ڕۆشنبیری هەبێ بتوانێت احترامی بەرامبەرەکەی بگرێ ڕێز لەوە بگرێت کە تۆ هاتوویتە دەرەوە جەوێ بگۆڕی نەک هاتووی مێشکت ئەوەی تر جەنجاڵ کاتە زۆر بەمان ئەوانی کە سەیرانمان تەرک کردووان ئەم شوێنە سەیرانگەیانەمان تەرک کردووە هۆکارێک لە هۆکارەکان ئەم لە هۆکارەکانەوەی بەڵێ ناکرێت مەسەلەن بەڕێوەبەری گەشت و گوزاری ئەم ناوچەیە یاساک دەرکا بڵێ لە شوێنە سەیرانگا گشتیەکان بەڕاستی بەتابەت ئەمانە گشتین ئەم دیجێ مەمنوع بێن نهێنرێ بەکار نهێنرێ واللهی خۆی زۆر بە ئاسانی ئەکرێ بەڵام دیارە نایانەوێ بیکەن ئەگینا هەم لە ڕووی پاکوتەمیزی ژین کەوانە ئەگەر لە دوای خۆتەوە بتوانانی ئەو شتانێک کە بەکاری ئەهێنی دوای ئەو کۆی کەیتەوانێ هەر لایانی ئەووانی ڕۆشنبیری بە خەڵک بن و دوای ئەوە بەو شێوەیە کە جەناب فەرمووی ینی خەڵک وریاکەنەوەکە ئەو خەڵکە بۆ جەوگۆڕین هاتووە ئەتوانن بەڵام بەداخۆ ناکرێت زۆر سپاسە ناکات بەڕاستی ئەوە خۆشە تەبیعیە بەڵام بەشتی یعنی واو لێکات تااقەت نەبێت سەعاتێک تر لێرە دانیشی ڕاکی بڕۆیتە شوێنێکی تر بەڕاستی هەراسانە و دەنات هونەری میلی هونەرێکی دانەبراوە لە هونەری سەرجەم میلەتان بەگشتی ئێمەش لە کوردستان بەشێکی زۆر فراوانمان ناوە بە هونەری میلی و هونەری فۆلکلۆری لەم بەشە فراوانە خەڵکێکی زۆر لە کۆنەوە لە دێر زەمانەوە هەوڵی لەگەڵایەن بەرەو پێشی ئەخەن لە برەودانایە ئەمە وای کردو کە کۆمەڵێک هونەرمەند بەردەوام بەم هونەرەوە خولیایەکیان هەبێت کە بیانەوێت هونەری میلی کوردی پێشخەن و بەرزیکەنەوە کاک سۆران وەکو ئەزانم کە جەنابیشت سەردەمێکی زۆرە لەم بوارە سەرقاڵی پێوەی ئێستا هونەری میلی کوردی با لێەوە دەست پێ بکەین هونەری میلی کوردی لە ناو هونەرەکانی تا کە لە کوردستانە ئەیبینین و ئەیبیستین و جۆما لێیە لە ناو خەڵکە لە چه ئاستێکە و ڕنگانەوەی چۆنە لە ناو خەڵکە زۆر سپاس کاکشکۆ هونەری میلی هەتا ئەم دقەیە بەرەو پێش بەسەوەمان بینێت دوو هونەری میلیمان هەیە هونەری میلی ڕەسەن کە ئێستا بەرەو پێشە چێ هونەری کیشمانەیە هەر پێڵەن میلی بەزەوە هونەرێکە چێت کە تۆڵی هونەری میلی ڕەسەن و هونەری میلێکی هونەرێکی تر هەیە کە پێڵەن بەندبێژی تۆزێکە شێوازی چۆن لە گۆرانیە گەڵێن ناگاتە عنی لاوانێ بڵم بەشی 4 ڕۆژنەکە نامێنێ بەزەوە لە کۆنیشەوە بۆ بەندبێژی آخر ئەم بەندبێژی ئێستا تۆزێک قسەی نەشیاو ئەکەن ئەوە بەڕاستیەوە هونەری میلی نییە ئێمە ناتوانین بۆ بڵێ هونەری میلی کاتێستا باز لە کێشاکەین کێشە دروست بووە ئەی تەبعاً کێشە دروست بووە ئێستا ئێمە باسی و کێشاناکەین کە مەزوعەیە کەس هەستاون بە ناوی هونەری میلیەوە هەستاون مەزوعەیە وشە بەکارێنن زۆر نەشیاوە زۆر ناشرینە بۆ ئەم کۆمەلگایی ئێمە ناشێت پێویستەکە عنی وەزارەتی ڕۆشنبیری یعنی کارێ بکات بۆ ئەوی ئەم دیاردەناشینە نەهێڵێت ئەوانە لە شوێنێکی داخراوی خۆیانە کە پێڵن گەعدا بە ناو ماڵێکە باخێکە
ئەگەر ئەوانە خۆیان چەند کەسێکی کەمن هەرچۆنێک گۆرانی بڵێن قەیچێکە خۆگەر لە شوێنی گشتیانە بێ بەڵام ئەگەر بەسیدەکەیان بڵاو نەکرێتەوە خەڵکی ئەم جوورێ خۆ مشکیلەکەوەیە تۆ کاتی خۆشی کە گۆرەیم تەلان زۆر شەدوتابێ لە ماڵە بەڵام بڵاو نەبووتەوە ئێستا حەج وشێکی نەشیا بێ بڕوا دەبێت لەوانەیە بڵێم 10,000 لایکی بۆ بکەن بەس نەشیاو بێ لە گۆرانێکی جوانیش بڵێ لەوانێ 10 لایکێ بۆ نێ کاکسۆڵان هەر ئەوە نێزانام لە پاسی ڕۆزەکانە خ ڕەوزە و مەکتەبی سەرەتایی مناڵەکان کچوکڕەکانی ئەو نییە جوان لە گۆرانیانە بێ من ناڵ ماتۆتەوە ناوی گۆرانی بێژی زانیوە گۆرانی بێژی و تۆ کە من جوم لە گۆرانەکەی نەبووە لەناو پاسەکانە بۆیان لیراوە ئەوە شیاوە تاکید یەک شتیژێ لەوە کاتی خۆی زۆر برادران باسی وایە نەکرد ئەوت هەست گۆرانیەک گۆرانێکی میلی با بڵێن نەگەوەی بڵێن شەڕژنیێ و ئەم شتانە قسەی نەشیا و گەیشتە دەمی مناڵ وتیەوە ئەو گۆرانی بێژە یعنی ئاستەکەی زۆر بەرزە بێتەوە لە بەروی مناڵ داوایەکە باوکی بۆ یەکڕێ ئەو گوت لە بەخۆشی مناڵەکەی وردەوەتە گرنگە ئەو بەندبێژانی کە وشەی نەشیا و بەکارهێنن کە بۆ جۆگرتنی گشتی نابێ ئەوانە بەکار نهێنن کاگیاسین ڕەنگە بێمەوە کاگیاسین جنا بدۆکو گۆرانی بێژێک کە لە ناو تیپە میلەکانە زیاتر و فلکلۆرەکانە گۆرانی ئەڵەی ئێستا جیهانێکی تازە و مۆدرن هەیە کە ئەو کافیانە و ئەو نادیشەوانانی کە گۆرانیان تئاوترێ کە پێڵین لایڤ موزیک چەندێک گرنگی ئێن بە هونەری میلی لە لایڤ موزیکە هەبێت ئەگەر هەیە چۆنە و ئەگەر نییە بۆ نییە من خۆم وەکو خۆم لایڤ موزیک ناکەم بەڵام بەڕاستی بە کارێکی خراپیشی نازانم چونکە ڕووی بەشە خراپ و باشەکەی ناکەین حتمەڵێ ئەگەر خراپ وە بەردەوامی نەبوو بەڵام باسی ئەوەکەین چەندێک خاوەنی یانەیەک یا کافەیەک گۆرانی بێژەکانی تر ئەبن فێرقەکانی تر ئەبن گروپەکە موزیکانی کابن میلیەکان ئەبن گۆرانی بێژە میلیەکان ئەبن بۆ ئەو شەوانە وڵی کاک پشکۆ منۆک و داتا تەبەن تۆ بێت لەسەر ئەساسی داتا قسە بکەی من معلوماتێکی تەواو نییە بەڵام وەکو شتی تر ینی وەکو ڕاگەیانەکان من ئەوە بینم کە زۆر گرنگجی بە هونەری میلی نایرێ ئەوە کۆی کە گرنگی بە ینی بە ستایلەکانی تر بە سەبکەکانی تر ئەیرێ بەڵام وەکو ئەوەی کە من ئاگام لێ بێت ئەو خاوەنی ئەو شوێنانە ینی نازانم هیچ بەڵگەی و داتایەکم لا نییە تا بزانم چەند ئەو هونەرمەندە میلیانە بەکار ئەبرێن لەو شوێنانە و کاریان پێدرێ کاگیاسین ئەی وەکو بەدەر لەو جانبەی ژیان کە باسی کافەکان و ئەوانەمان کرد یانە شەوانەکان لە ژینگەی ناو خەڵکی ئاساییە و ئاهەنگەکان و بۆنەکاندا ئێوە حزورتان چۆنە ڕغبەتی زۆر ماوەکو جاران گۆرانی میلی کاک پشکۆ خۆی هونەری میلی لە هەموو دنیای وەکو معلومی جەنابتان و بینەرانی بەڕێز هونەری میلی هونەرێک عالەمیە ینی هونەرێکی گشتگیرە وە نیە لە کوردستانی من و تۆیە هەبێ هونەری میلی لە هەموو دنیاە تەواجودی هەیە بەڵام بەداخەوە ئەوەکو من خۆم ئەوەندەی کە دەرکم پێکرد بێت ئەو گرنگجەی کە بە ستایلەکانی تر ئەدیرێ وازام جەنابیش هەر ئاگاداری بەو هونەری میلی نایری ینی ئەو ڕەواج و ئەو نرخەی کە بە هونەری میلی وەکو خۆی نەبراوەتە پێشەوە ینی ڕاگەیانەکان زۆر لە خزمەتی ئەو هونەرە ڕەسەنانین کە ڕەگ و ڕیشەی هونەر هەمووی لە هونەری میلیەوە سەرچاوی گرتووەرە تۆ سەیری زۆربەی گۆرانی بێژەکان بەوانی کە ئیسا زۆربەی زۆریشان ئەتوانم بڵێن تۆپن ینی جۆرێک لە جۆرەکان لە هونەری میلیەوە کاکە حەسەن زیرەک ینی بە نەموزەش بێنینەوە مامۆستا ناسر ینی بە سەیری هونەرەکەیان کە هونەرێکی باڵا و جوان و مامۆستا ماملێ زۆری تر لە هونەرمەندانە ینی هەمویان لە هونەرەکان هونەرێکی میلی بووە بەڕاستی کەواتە ئەتوانین بڵین بنچینی هەر هونەرێک لە هەموو دنیایی هەر میلەتێک لە هونەری میلیەوە سەر هەڵئەدات و لە هونەری میلیەوە پەریسەن و گەشەی سندووە بەڵێ بە ئەچیدی وایە بەڵام من لێرەوە داوا لە تەواوی ڕاگەیانەکانەکەم من زمانی هاجە نابیشتان گرنگێکی باش بەو هونەرمەندە میلیانە بدەن چونکە ئەوە بەڕاستی ینی ئەتوانم بڵێم سەرمایەکی گەورەی نەتەوەین ئەو میلۆدیانەی کە بڵێنی سەر لە سەرزاری خەڵکی نەماوە ینی ئەو میلۆدیانە محاولە بکەن ناڵم هەر کەس هاتووتی گۆرانی بێژم و کارێکی بنێ بەڵام بە زۆرە لە جۆرەکان پشتیوانی و ینی پشتیوانی ئەو بەرهەمانە بکەن ئەو بەرهەمە هونەریانە بکەن ئەو کەسایەتیانە بکەن ینی لە ڕووی داهات و بڵین خەرجیان بۆ دابین بکەن بۆ ئەوی بتوانین ئێمە ژۆک و لە دنیا ینی هونەری میلی بڵین ناسێکی باش بە ئام ژینگێکی لەباریان بۆ دروستکەن کە بتوانن ممارەسەی
ئەم هوەرە میلیە بەرن و ئەو کەرەستانیان بۆ دابینکەن بتوانن هوەری میلی پێش بخەن. دەست خۆش کاگیاسینگیان کاک دڵشاد جەنابەت لە کۆنەوە لە ناو تیپە میلیەکان و تیپە فۆلکلۆرەکانە گۆرانی دووتووە لە چەند ناوچێکی جیای کوردستانە زۆر کاتماویتەوە ژیاویت و گۆرانی میلیت وتووە لەگەڵ گروپە جیاوازەکانە. ژینگەی ئەم هوەرە میلیە لە نێوان ئەم شارانی کوردستانە جیاوازیان هەیە یان لێکچوونەکانیان چۆنە هەم ئەو خەڵکی کە گوێگرن ئاستەکانیانم بۆ باسکە ڕابردوو ئێستاش. بەڵێ دەست خۆش کاک پشکۆجان هوەری میلی ئەگەر بتەوێت هەر خاک و فەرهەنگێک بناسیتەوە بە هوەری میلیەکەی بەوا بڵێم بە هوەرە نەتەوەیەکەی ئەیناسیتەوە. من لە کەرکک ژیاوم لە چەمچەماڵ ژیاوم و لە سلێمانی ژیاوم هەموو هوەرە میلیەکانی با بڵێن کەرکک و سلێمانی و چەمچەماڵ نەتەوەکان باس ناکەم مەسەلەن لە کەرکک نەتەوەی تورکمانی لێ و برا عەرەبەکانمانی لێن و ئاشوودەکانی لێ بەڵام نەتەوەی کورد هەر هوەرە میلیەکەی لەگەڵ هوەری میلی سلێمانی هەولێر یەک هوەرە. هەر کاتێک گۆرانێکی کوردی میلی بووتە لە کەرکک خەڵکی زانی ئەوە میلیە و کوردیە و بەوەی ئەیزانی کە تۆ کوردیت. بۆ نمونە ئەگەر وەکوتم ئەگەر بتەوێت هەر نەتەوەیەگەر خاکێک بناسی ئەبێ هوەرە میلیەکانی بناسیت. باشە قەت ڕێئەکەوت لە ئاهەنگە تایبەتەکانە مەسەرەن لە کەرکک ژیاویت کاتی خۆی لە ئاهەنگێکی سریانی بوو گواستنەوە تیپێکی میلی کوردیان ببردایە عەرەبیان ببردایە یا تورکمانیان ببردایان بەعکسەوە تورکمانیا کوردێک ئەم تێکەڵاویە هەبوو کاتی خۆی جوان لە گۆرانی میلەتانی خوان یەکتریان ئەگرت تێکەڵ بوون. بەڵێ لە کەرکک ئەوە هەبوو ئێمە شایمان کردووە لە کەرکک من لەگەڵ ڕێزمە ئەسا کاتێ باسی هوەری میلی ئەەکەی خەڵک هەر ڕێکە چێتەوە بۆ لای گۆرانی شاد گۆرانی شاد نییە تەنها گۆرانی شاد ئەو گۆرانە فۆلکلۆرانەی کە ئێمە ساحێبەکانیان ناناسینەوە وا بڵێن خاوەنەکانیان دیار نین ناویانمان ناوە فۆلکلۆر ئەوە هوەری ڕەسەنی نەتەوەیە و میلیە هەموو مەقامات بۆ نمونە ئەڵاوەیسی قەتار و خاوکەر ئەمانە هەمووی میلیە نەتەوەیە تۆسێک کە کاتێک قەتار و خاوکەر ئەڵێ یەکسەر گەرمیان و کەرکک دێدەبین سەفەر ئەڵێ سلێمانی دێدە پێچاوت حەیران ئەڵێ هەولێر دێدە پێچاوت ئەمە میلیە بۆچی ئەمە مۆرچێکە بە نووساو بە ناوچەوانی کەرکوچەکانەوە قەتار و خاوکەر و ئەڵاوەیسی خورشیدی مۆرچی سلێمانیوە گوتم سەفەرە هەولێر حەیرانە ئەمە جیاوازە لە شایەکانی کەرکووکە ئێمە کاتی ئاهەنگمان گێڕاوە بە هەمەڕەنگ بۆ مەسەلەن هونەرمەندێکی تورکمانمیان هێنا و هونەرمەندێکی عەرەبیش با بڵێن فاسیلە من نیو سعات گۆرانی کوردی وتووە ئەو نیو سعات تورکمانی وتووە ئەو عەرەبی وتووە ئەو ئاشووریت ینی سەیمان کردووە هەموو نەتەوەکانی تایە لە کەرکک بەو شێوازە دەست خۆش کاک برایم گرنگە هوەری میلیش وا لێ بکەین کە بخوێنرێ بە ئەکادمی بخوێنرێ یان لەو شوێنانەی کە بە ئەکادمی هوەری موزیک و گۆرانی تێ ئاخوێنرێ بەشێک بکرێتەوە کە ناڵین بە ئامێر بە تاک هەیە بەڵام بەشی هوەری میلی تیابێت چۆن بەشەکانی تری بەشی هوەری میلی تیابێت کە ئەم مەقامانە و زۆر بابەتی تر و ئامێرەکان و لەسەر شێوازی هوەری میلی بە ئەکادمی دەرچن ئەمە گرنگە چکەونی ئەزانین هوەری میلی هوەرێکی خۆڕسکە ئەگەر لە قاڵبی بێبیکی بە ئەکادمیان هەر بەم خۆڕسکێ بێنێتەوە. زۆر جوانە پرسیارەکەت بەس من لەگەڵ پرسیارەکە کە کردت من شتێکی واتە مێشکمەوە ئەڵێم باشە بۆچی کاری هوەری میلی خۆمان بۆ تێکەڵای نەکەین لەگەڵ کەسێکا کە ئەکادیمی بێت ئەم کەسایەتە ئەو شتێک کە لە مێشکایەتی لە ڕووی ئەکادیمیەوانێ چۆنەڵی چنینێکی بۆ بکە جوانە بەڕاستی سیرەکەی مستەوای کارە هوەرەکان کە خۆی میلی و ڕەسەنایەتەوە کە هەموو کەس گوێ لێگرێ جوانتر ئەبێ لە گوێی جۆگرانە ئەوە بۆ شێوازە بەڕاستی هەنگاوێک نەگە هەنگایە بڵێ دە هەنگاو بەرەو پێشەچێ بۆ تۆ ڕەسەنەکەی خۆت کە بەبێ هیچ شتێت تۆ دانیشی گوێ لێگری دەی وەرە بێت ئەکادیمیانە ئەو کاری بۆ بکەیت ئەوەی ئەبینە مەسەرن لە هەفتاکانەوە لە تیپی مۆسیقای سلێمانی ئەو لە دوای ئەوەشەوە لە پێش ئەوەشەوە بیزاد مەسەن ساڵانێک لەگەڵ تیپی مۆسیقای سلێمانیە مەحاولات هەبوو گروپی میلیانتی ئەکریان چەند ئالەتێکی میلیان گۆرانی ئەوترا
ڕنگ و شتێکی زۆر جوانتر دروست ئەبوو ئەو تێکەڵی کە باسی ئەەکەی ڕەنگە لەگەڵ تیپێکی غەربی ڕۆژ ئاواییە بەڵام ئەوکو جەناب دەڵی پێویستی بێچێکە ئەوهی بە سیلێقەیەکی جوان ئیشی بۆ بکە ئاخر ئێستا ئەو کەسایەتیانە نەماون بەڕاستی سەیریانەکەیت زۆر کەم بوونەتەوە بۆ لەبەرەی تەماعی برادایەتی ئەیانگرێ ئەو بۆچیەوە ناکامن بۆچیەوە بکەم ئەوە تۆزە مشکلێ لە ناو ئێمە دەست خۆش کاک برایم ئێمە لای کاک فەریدون قسە و باسێکی زۆرمانێ بێکەوە ڕۆژ زۆر ئەگەین کاک فەریدون ئەو ژینگە و بیئەی کە مۆسیقای میلیە هەیە لە ناو چوارچێوە گەورەکەی مۆسیقای کوردیە چ پێگەیەکی هەیە لە کۆنەوە تا ئێستا و ئەشتوانێت چ ڕۆڵێک ببینێ وەکو گرۆپە میلیەکان بەعام هەرەکەی بۆ سونێکی خۆیەتر تا ئێستا لە ئاسێکی خراپانیە ینی لە ئاسێکی باش هەیە گروپ بە گروپ ئیشی خۆی ئەکات گوم نەبووە تا ئێستا شتیشی تێکەوتووە بڵین ئەمە بە ئەمە لەمە چاکترە ئەمە لەوە چاکترە ئەمانەی تێکەوتووە بەس بۆ سوونی خۆم لە ئاسێکی باش هەیە بەرەو پێشی ئەڕوا بەرە دابەزی ناڕوات گروپە میلیەکانە باس کرد یەکگرتوون لە ناو خۆتانە وەکو یەک ناوەڵە بە ئامنا بۆ ئەیەکەی منەڵە مەرەکەی بۆ چوونی خۆی جیاوازە گروپێک بە دوو عازبەڵە نەما میلیە جاری واشە 5 6 حوتە دانیشتون بۆوانی ژەڕەڵەن میلی فەرقی چۆن زۆر جار مەسەلەن یەکێک بە فەخری ئەزانێ ئەڵێ من برادری فلان گۆرانی بێژم ڕسمی لەگەڵا ئەگرێ یان ڕەنگە یەکێک حەسکا بڵێ من کوڕی یان کچی فلان گۆرانی بێژم یان فلان مۆسیقیم بە هەر باسی ناو هونەر بکەین بەڵام زۆر جار لەناو خۆمانان باسان ناکەین ڕەنگە یەکێک بڵێ وەڵاهی من کچی یا کوڕی فلانە گۆرانی بێژی میلیم یا فلانە مۆسیقی میلیم ئەمە لە ناو کۆمەڵگی ئێمەیە ئەو فەرق و فروقاتە هەیە بەڵێ هەیە ئەو ڕزگارمان بێ لەم فەرق و فروقات وەڵایە بێ و زەلامە خۆی خەڵک پەنجەی دەستی بۆ درێژکە بڵێ فلان کەس گۆرانی بێژە فلان کەس عاسفە نەک بە زۆرە ملیە هەڵی کوتێتە سەر ئەم فەرقە بۆ هەیە ئەوانە بەنوعێکی کە سیر کرێت و میلی ئاواهی ئێمە ئاوا بێ ئەرزشی حەسکەی بینی کە شتێک ئەو بنچینە جوانەی هونەری و مۆسیقای کوردی و هەموو میلەتێک میلیە خۆی لە ئەزەڵەوە هەڵقوڵاوە لەگەڵ میلیە هەموو فەنەکان بە زۆرزانی شتێک هەیە ئەمە با پێی بڵین کە زەلامێک لەگەڵ زەلامێکە تۆ ناتوانانی قیاسیکەی تەبیعەتیش بن و تۆ چا نابێت هەیە پیاوی چاکە یارمەتی دا ئیشت بۆکە هەیە نایکات وازی دێنە نایکە یاڵێ بە مادەیەکی چاکیاوە یا شتێکە هەرقلێگە خاتە ئیشەکەتەوە بۆ دێنێتەوە کە تۆ واز لە ئیشەکە بێنی نیکەیت ینی وەکو خزمەتی لێ هاتووە وەکو کەسایەتی لێ هاتووە هەتا تەلەڤیزۆنەکانیشمان وایە گۆرانی بێژێکی میلی چاکە چێشتێکی جوان تەجیلەکە ئەی باتێەوە 200 ئەمە شعری چێە ئەمە ئاوازی چێ با بە میلیە تکەوتە میلیە مڵکی کەس نیە میلەتە ئێدە لە بۆری گرەکاکەجان مڵکی میلەتە دەست خۆش کاک زۆر سپاسە و باران دای کردو مەلەجر ئەم بارانە خۆشاین لەم سەیرانگان خۆشە لەسەر دەریاچی دوکانین بەڕاستی هونەری میلی پانتایەکی گەورە و ڕەچەڵەکێکی زۆر گرنگی هەیە لە ناو هونەری میلەتانە ئێمەش کوردی بە تایبەتی لەبەرەوەی زۆر گرنگیمانداوە بە هونەری میلی بۆ هەموو بۆنێکی تایبەت یا بۆ هەموو شتێکی خۆش کە دڵمان خۆشکە پشت ئەبەستین بە هونەر و موزیکی میلی و ئەو بەرەندای کرد و با کۆتای بە قسەکانمان بێنین دای لە بردانەکەم باستی بڕۆین فەرمونون هاوار وەی لەو بەختی زەمانە هاوار وەی لەو بەختی زەمانە ئاوادون ڕەنگم زەر بوو کەوتم لە خەسەخانە دکتۆری کچێک هاتووە دەڵێن دەردگرانە دەخوایە بم پارێزی لەبەر خاتی ئەو جوانە پرەبڵێ خۆشن دەبێت دەڵێن ماڵی سکانە ماشەڵڵا گەلێک جوانە
دڵ مناڵە بەرخی برانی کاڵە مناڵە دڵ مناڵە بەرخی برانی کاڵە ئەخدا دەی خۆی دەیزانێ سەیدە و پشتوێندی شاڵە ئەخدا بۆ خۆی دەیزانێ سەیدە و پشتوێندی شاڵە پێم لە زارم مغڵتنێ دەیوت بە خێری خاڵە ئەهدم کردووە دەیێنێم دەیدەم پشتوێندی شاڵە